كرد لكدربن رودولوره ما هر دمه گه دایا روشا کوچبران چل جزائر بن چل یونان بن چل لیبیا بن چل ویدر بن لکدر بن براستی جی فوکس ما هر دمه لسر وان بویا و دزانن گلک جاران زنارشینو چوی یونان ایرو پیامنیرا ما آلا شالی لویدر بو جبو کو بزانه باش نیزک و ببینه که حال کوچبران لویدر چیه آلا شالی لیونان روشا کوچبران دشوپینه آلا ایرو هجمار کوچبرین روز آوای کردستان لاتینال پایتخت یونان دیت لحاله وان پرسی کوچبره کی جعفرینی دبیجه روشوان لیونان باشه جروشوان یا ج ترکی گلک باشتره کوچبره کی دنجی گوت دما کو ج ترکی او د چونه یونانی بلماوان کتبن آوه در روزان دنوا آوه دامان پشترا یو ان نتوین یک بوی خوگی هندوان و او رزگار کرن ولا بريكي يوناني عزوتما خوش عموت نو حدود عاوبي هو ما در جول واي خاوكر والخاوكر خوش ما اي هو تمام برن هو من نظر متام برن بله خوش عموت في اي هو قلمبي بله سيزارو كهين هو هو من هنا سي من هنا هو زوج كمان حياتي مزوري اشتغلت عليه اما ده باش يعني ولا روش يعني بر تركيا باشتر يعني في داري امانه مثلا خارن مردما خارن دانما رندج مرا تركيا ده بر تشيتر يعني اي كاتك درچون لتركيا بو يونان برقي او هاتن ترسان قالك ترسان يعني وضع شلون بو ولا ترسابي يعني بترستنبي او جيزوري مرا بين بلا ما قلتر وش جي ترسيانا هم درو جزيره دمان خود پیغمبر امم متحده راضی به وان آتم برن جزیره دا کس لبلا مکی ای و جاین لدسته؟ نه گی الحمد لله خیر سلامت هم آتم دو روز گیرتان خواه لسر او آره دو روز هم جزیره دمان پاش یک مرا مهری آلمانیا وان امم متحده خبر دا آتن برن آلا شالیج اتیناش پایتخت یونان لگل منه آلا دنباش به خیر هاتی چند کوچبر لور هنه آلا یعنی چند لور آسیمانه او دخوازن چپ کد بله دل بخوین براستی جماری که زوری کوچبر لیرن بیرمانه چه روزانه او بلمانه دگنک درگکانی یونان و لوی و روزک دمنه و پاشن دهرنه کمپی موقت لوی 20 روز دمنه و تاکو آوزوایز و هاویشتیان با درست کنن پاشان دیان بنا کمپی همیشه وکوی اما روشتی اما رستونا او کمپا یکی کلو کمپانی که کمپی هموی لدروی اسینان ساعاتك تشلخوا لك ليرة ودورن بديان كامبيا كداخراون أوانا توان بلام هر كامبو هزار كسي تدايا كتوان بلام 200 سياسة يعني خلك روجاوي كردستان هنديكيان لصدا هشتاي كردن بكامب كوتوا أو لوي بتايبتي كردان روجاوي كردستان و هروها خلكي سوريا لوي تشاور دكان كما في بنابري وربقرن اوان شانسیان باشتره وک برپرسی کمپاکا به امیان گوتوتان لیره همو زانیاری کن لیوردگرین شانسی اوانی روجاوی کردستان باشتره هندیکم بینی که 4-5 سال لبه ماونتو سر باری اوی که خلک روجاوی کردستان با کیسه کانیان کوتوام و چاور دکن ما فی پنابری ورگرین یا خوب بتوان بشن دروی یونان للایک دیکا وقت تماشا بکن یونانیش هاوشوی کردستان گرمه کمپاکانیش گرمه لبه بگومان نانیان دنی آیان دنی بلام مانگانه تنها 7 ئۆرویان دەدەنێ دەڵێن ئەوە زۆر زۆرکەمە بۆ بژێوی ژیانی ئێمە چاوەڕێن لە چاوەڕێدان و ئومێدیان ئەوەیە کە ڕزگاریان بێت لێرە بتوانن بچنە دەرەوەی یۆنانی ئەنی کەم کەسم دیوە ئەمڕۆ بە سەدان کوردمان بینی هەندێکیان بۆیان نەبوو قسە بکە لە کەمپەکان بێنە دەرەوە هەندێک نایانەوێت لە یۆنان ببێنەوە دەیانەوێت بچنە دەرەوەی یۆنان زۆر بەشیان دەیانەوێت بچنە ئەڵمانیا کوردی ڕۆژاوای کوردستان ئەوانی باشووری کوردستان دەیانەوێت بچنە بەریتانیا دڵ بەخن لە دۆخێکی باشانین وەکو ئاماژەم پێدا کوچە لە چاوەڕوانیدان و زۆربیان بۆیان باس دەکردن کە ڕێگەی مان و نەمانیا گرۆتە بەر کاتێک هەندێکیان باس دەکەن کە چۆن بەلەمەکانیان
لە کارکەوتووە چۆن کێشان توش بە چۆن هەندێکیان بە مناڵەوە 50 کەس 30 کەس 40 کەس دەبن لەو بەحرەدا لەو دەریایەدا 2 ڕۆژ 2 شەو دەمێننەوە تاکو ڕزگار دەکرێن بیرمان نەچێت دڵ بەخۆن ئەوەی گرنگە ئاماژەی پێ بدەم کە تەنها لە سەرەتای ئەم ساڵ تا ئێستا زیاد لە 12,000 نزیکی 13,000 کۆچبەر ڕوویکردۆتە یۆنان 12,000 لە ڕێگەی دەریاوە بووە ڕێگەیەکی مەترسیدارە کە حکوومەت یۆنانیش گیری خواردۆ ئەوەندە نییە کە ئەو کەشتێ گەورەی کە زیاد لە 500 کۆچبەری تێدا بوو زۆربەیان گیانیان لە دەستدا ئەوە دەنگدانەوەی گەوری لێکەوتەوە یەکێتی ئەوروپا گوتی دەبێ ئێمە پرسی کۆچبەران چارەسەر بکەین و ئێرە فرۆنتێکس هەیە دەستگای فرۆنتێکس ئەتوانم بڵێم ئەوان دەریای یۆنان و سنوورەکان دەرەوەی یەکێتی ئەوروپا دەپارێزن ئەوان داوایان کرد کە چی دیکە یۆنان ڕێگە نەدات ئەو کۆچبەرانی لە دەریا گیر دەخۆن بیانگەڕێنەوە بۆ تورکیا ئەبێ هاوکاریان بکرێت ئەوەندە نییە ڕۆژی دووشەمە 5 کەس گیانیان لە دەستدا لەبەروی بەلەمەکان 2 بەلەم نقم بوون یەکێکیان کەسێک گیان لە دەستا یەکێکی دیکەیان 4 کەس گیانیان لە دەستدا لە لێسبۆس لە سامۆس و بۆ هۆی ئەوەی کە 5 کەس گیانیان لە دەستدا منداڵی تێدا بوو ئەمە کارەساتێکە کە ڕۆژانە گوێت لێ ئەبێ لە یۆنان لە ئەسینا لە کەمپەکان هەرێکۆ باسی چارەنووسی خۆیمان بۆ دەکات کە چۆن گەشتۆتە یۆنان کە ئومێدیان ئەوەیە بگەنە وڵاتێکی ئەوروپا کە بتوانن ژیانێکی ئارام دەست پێ بکەن بەڵام من لێرە ئەمڕۆ خەڵکی زۆرم دی کە چەندین ساڵە چەندین مانگە لێرە گیریان خوارد و چارەنووسیشیان نادیارە دڵ بەخۆن گەلێکی سپاس ئالا شالی ژە ئەتیناش پایتەختە یۆنانێ